ڕۆژان باش بینێرانی هێژایی بەرنامەی گەلی ئازاد لە ڕۆژاوای کوردستان لە نێو جێرگەی پاراستنی ڕەوا لەگەڵتانی لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا ئەزمموی خۆبڕەوەری دیموکراتیک لە ڕۆژاوای کوردستان کەوتۆ دەبەر هێرشێکی هەمەلایەنە لەلایەک دەوڵەتانی سووریا و تورکیا و لەلایەکی دیکەش داعش و گروپە چەتەکانی دیکە. ئەم هێزانە بە هەموو شێوەیەک ویستویان ئەزمموی خۆبڕێوەری دیموکراتیک لەناوبەرن. بەڵام لە ڕۆژاوای کوردستان بۆ پاراستنی ئەزمموی خۆبڕێوەری دیموکراتیک فەلسەفەی پاراستنی ڕەوا بە بنەما گیراوە بێجگە لە هێزەکانی یەپەژە و یەپەگە پاراستنی جەوهەری بە بنەما گیراوە. بەرنامەی گەلی ئازادی ئەم جارە تایبەت بە پاراستنی ڕەوا پاراستنی جەوهەری لە ڕۆژاوای کوردستان تەرخان دەکەین. بۆ ئەو مەبەستەش بەڕێز هەڵگورد ڕۆژهەڵات بەرپرسیاری پاراستنی جەوهەری لە شاری قامیشلۆ لەگەڵمانە. بەڕێز هەڵگورد بەخێر بێ. زۆر سپاسان دەکەم منژی بنەوە بخۆم بەخێراتنی ئێوە دەکەم بۆ شاری قامیشلۆ. زۆر سپاس. بەڕێز هەڵگورد پێش هەموو شتێک پاراستنی جەوهەری لەناو پاراستنی ڕەوادا لەسەر بنەما و فەلسەفەی ڕێزدار ئۆجەلان لە ڕۆژاوای کوردستاندا بۆ پاراستنی خۆبڕێوەبەری دیموکراتیک بنیاد نەداوە. پێم باشە پێناسەیەکی پاراستنی جەوهەری بکەی وەک دەستپێکێک بۆ بەرنامەکە فەرموو. پاراستنی جوواکی یعنی ناوی وەکو ڕێخستنی پاراستنی جوواکیە بە ناوی اقتصادی هەپەجە یعنی لە دنیای تەبیعیدا لە گەردووندا لە هەموو زیندەوەراندا سێ شەرتی ئەساسی هەیە. یەک یعنی لە ئەتۆمێکی بگریت لە پارچەی ئەتۆمەکە بگرێت تا گەردوون کاینات تا کاکشانەکان سێ شەرتێکی ئەساسی هەیە. یەک خۆتێرکردنە، دوو خۆزێدەکردنە، سێ پاراستنە. یعنی ئەو سێ شەرتە ئەساسیە بۆ شەرتێکی ئەساسی بۆ زیندیبوونە. یعنی یەک لەو شەرتانە ناقز بێ، یەک لە شەرتانە کەم بێ، بێگومان زیندیبوون زیندوی بوون و ژیانکردن ڕادەوەستی دەمرێ. یعنی لە هەر شوێنێکی دابێت بێ پاراستن ژیان نابێ. تەماشا بکەین یعنی لە گەردووندا هیچ زیندوویەکی بێ پاراستن نییە. زۆر ئەیسەر لە دنیای ئەمڕۆدا زۆر بەحس لەسەرەوە دەکەن گەرەکیانە ئەو پاراستنەوە بێڕەنگ بکەن لە ڕەنگوبووی خۆی دەرخەن. یعنی شەرتێک وەکو بەناوی پاراستن زۆر مۆزوعی بەحس نییە. زیاتر لەسەر ئەساس تەماشا بکەیت مەسەڵەن لە تەبلیغاتەکانە لە پرۆپاگاندای تەلەڤیزیۆن مێدیا هەموو شتێکدا زیاتر لەسەر ئەساسی زێدەبوونە و لەسەر ئەساسی خۆتێرکردنە. یعنی شەرتێکی ئەساسی وەکو پاراستن زۆر وەکو مۆزوعێکی ئەساسی بێت، زۆر بەحس لەسەری بکرێت، زۆر جدی بێگرتن ئەو شتانە بێڕەنگبوو کراوە. تەماشا بکەین لە دنیادا هیچ شتێک بێ پاراستن نییە. لە گیایەکی بگریت تا دەگاتە حیوانێک تا حتا بگێ وەکو ئینسانێک کە وەکو ئەشرەفی مەخلوقات تێ دەناسین ئەوانەدا لەناو هەموویاندا پاراستن هەیە، شەرتێکی ئەساسیە. تەماشای ئینسان بکەین ئەو عەکسولعەمەلانە ئەو ڕێفلێکسانەی کە غێرە وەکو بژی غێرە کۆنتترۆڵیە ناو غەریزەی ئەودا هەیە زۆر بەقووەت. یعنی وەکو پاراستن دەستی ئینسان مەسەڵەن نزیکی گەرمایەکی ببێ لە جێ خۆیدا عەکسولعەمەلی هەیە دەگەڕێتەوە. شتێکی خەتەر ببینێت لاش ئینسان کۆم دەبێت، دەست بە چاو ئینسان بە چاو تێدەگرتن. جاروبار هەمبەری ترس دڵی ئینسان زۆرتر لێ دەخات، هەیەجاندا ئەوانە هەموو چین؟ ئەوانە هەموو عەکسولعەمەلێکن بۆ پاراستنێ. ینی بۆ ئینسانێک ینی وتم زۆر مەسەڵەن ئەو عەکسولعەمەلانێک کە هەیەی لە مقابلی شرایەتی تەبیعیدا غێر تەبیعیدا هجوومێکە لەسەر ئینسان هەبێت ئەو عەکسولعەمەلانێک کە ئینسان نیشانی دەدات لە هەمبەری گەرما، لە هەمبەری سەرما، لە هەمبەری ترس، لە هەمبەری هەیەجان، لە هەمبەری خۆشحاڵی هەموو شتێک ئەوانە لەناو ئینساندا بۆ خۆی سفەتێکی پاراستنی ئینسانە، پاراستنێکی غەریزیە ئەو شتانە. دوایەوەش لە زۆربەی حیواناتدا مەسەڵەن شەرتێکی ئەساسی زیندی بوون بەردەوامکردن ئیجتیماعی بوونە، جوواکی بوونە.
یعنی بی جواکی بوون پاراستن جی معنایەکی ئەو تۆی نامێنێت پاراستن زۆر زەعیف دەبێت یعنی پاراستن لە زۆربەی حیوانەکاندا شاید چەند نمونە ئستیسنایی هەبن تاکیە وەڵێ لە زۆربەی حیوانەکانیدا حتا لە ناو دنیای نەباتی و گیاییدا پاراستن زۆرتر بە کۆمە یعنی کۆم توانویەتی پاراستنێکی دروست بکە بە تایبەتی بۆ ئینسان اجتماعی بوون شەرتێکی ئەساسیە بۆ پاراستن یعنی لە تاریخی مرۆڤاتیدا حتا ڕۆژی ئەمڕۆ کە بە ملیۆنان ساڵە ئینسان توانویەتی بە اجتماعی بوون بە جواکی بوون خۆی پێش بخاو خۆی بپارێزێ بە جواکی بوون عقل ئینسان پێشکەوتووە بە جواکی بوون زمان ئینسان پێشکات ئەوانە هەموو پاراستنی مرۆڤن تا دەگاتە سەردەمی ئەمڕۆ کە زۆر هێرش هەیە هەم لە ناوەوە هەم لە دەرەوە لەسەر جواکی بوون ئەمڕۆکە تەواشا بکەیت زۆرترین هجوم لەسەر ئەوەیە کە لە شوێنێکیدا جواکی بوون هەبێ اجتماعی بوون هەبێ هیچ تای بناماکانی ئینسانیەت زیندوو بێ لەوێدا هێرش هەیە لەسەر بە تایبەتی تەواشا بکەین مەسەڵ لە ڕۆژهەڵاتی ناویندا زۆرتر هێرش لەسەر ڕۆژهەڵاتی ناوینە زۆرتری چی ئارمانجی هێرشەکانە ئەو اجتماعی بوونەیە لە ڕۆژهەڵاتی ناوین یعنی هەموو هەوڵ و تەقەلای ئەو هێزانەی کە هجوم دەکەنە سەر هێرش دەکەنە سەر ڕۆژهەڵات ناوین شتێکی لە بنگەهدا ینی ئارمانجی هێرشەکانیان خراپکردنی جواکی بوونە لە ڕۆژهەڵاتی ناویندا لەبەرەوە ئینسانی ڕۆژهەڵاتی ناوینجی بە تایبەتی تاریخێکی مێژوویەکی کۆنی هەیە لە بواری اجتماعی بووندا لە ژواری پێکەوە ژیاندا لە بواری پاراستندا تەواشا بکەین ئینسانەکان زۆرتر دەتوانین وەکو شوێنێکی تر نییە ئینسانەکان لەوێدا زۆرتر بەوەنی پاراستنی خۆیان گرێدان لە قۆم عەشیرە قەبیلە ماڵبات لەوانەدا حتا بگێتە ڕێخستن تەنزیمیش بە شێوازێکی مۆدرنیش لەوێدا پاراستن شتێکی ئەساسیە باش بەڕێز هەڵگورد ئەوەی وەکو پاشخانێک وەکو باکراوندێک بۆ پاراستنی ڕەوا لەسەر بنەمای فەلسەفەی ڕێزدارەوە جەلان بەڵام هاوکات تۆ بە ناوی پاراستنی جواکیش ناوت کرد بۆ مانایی کە پاراستنێکی بڵێن بە کۆمەڵە پاراستنێکی کۆمەڵایەتی و ئیجتماعیە لێرەدا لە ئەزمموی ڕۆژاوای کوردستاندا دەزانین کە ئەم ئەزمونە لە هەموو لایەکە کەوتۆتە بەر هێرش بەڵام هاوکات لە پاراستنی ڕەوادا شەڕکردن یانە لایەنێکی دیکەی پاراستنی ڕەوا ئەوەیە کە تۆ هێرش نابێت تۆ شەڕ ناکەیت تۆ خۆت ئەپارێزی و ئەمەش ئێستا بڵین بیرۆکەی پاراستنی ڕەوا لەسەر ئەم بنەمایە بۆ خۆی بیرۆکەیەکی ئونیڤەرسیاڵ و جیهانیەکە لە نێو هەموو بڵین لە مافی مرۆڤدا لە کۆمانسیۆنەکاندا لە هەموو دنیادا و وەکو مافێکی ڕەوای ئینسان چاوی لێکراوە و بە بنەما گیراوە ئێوە لەسەر ئەساسە کە پاراستنی ڕەوای ڕۆژ ئەوای کوردستان بۆ پاراستنی خۆبەرەوەبەری دیموکراتیک چۆن شرۆڤەکە یانە مەبەستەوەیە کە لایەنێکی پاراستنی ڕەوایە لایەنێکی بێ ئەوەی کە شەڕ و هێرشە یانە لە ڕاستیدا ناتوند و تیژیە بێگومان لە شوێنێک ناوی پاراستن هەبێت لەوێدا هێرش بەنسبەت کەمترە ینی پاراستن شتێکی تەبیعیە ینی کەس ناتوانێت لە هەمبەری مافی خۆپاراستن دەربکەوێت بەداخەوە یانی لە تاریخی کوردستاندا حتا ڕۆژی ئەمڕۆ چه حرەکەتێکی کوردیش دەرکەوتە بێت لەسەر ئەساسی و لەسەر بنەمای پاراستندا بووە ینی زۆر کەم لە تاریخی کوردستاندا تە ببینی بە هەزاران ساڵ لە شوێنێکیدا کورد هێرشیان کردوێت سەر شوێنێکی تر یعنی شوێنێکی داگیرکەری ینی لەو شتانە لە تاریخی کوردستاندا زۆر کەمە لەبەرەوە لەسەر بنەمای پاراستنە پاراستن لە هەمبەری چییە لە بەرامبەری چیە لە بەرامبەری هێرشە خۆت دەپارێزیت ئەو شتانە بە تایبەتی بۆ کۆمەلگا هێرشەکان تەنیا ئەوە نین بێژین لە دەرەوە بن زۆر هێرشە لە ناو خۆیشی پاراستن وەکو شەرتێکی تەبیعیە یەک لە ئارمانجەکان لە فکری ڕێبەراپۆردا بە تایبەتی لە شۆڕشی ڕۆژاواشدا زیندووکردنەوەی ئەو شۆڕشە لەسەر چه بنەمایەکە لەسەر بنەمای زیندووکردنەوەی جواکێکی ئەخلاقی سیاسیە یعنی لە جواکێکیدا و ئەخلاق هەبێ ئینسانەکان سیاسی بن یعنی سیاست بە چه معنایەکی نەوەکو حیزبایەتی یا شتێکی سیاست وەکو بەنامەیەکی ئەو پرۆگرامێکی بۆ ژیانکردن ئینسانەکان بتوانن ڕایان هەبێ بتوانن
فکر و نێرینی خۆیان دەرببڕن بەشدار بن لە بەڕێوەبرنی جامعی خۆیانە لەسەر ئەساسە ئەو تەنیا تاقە هێزێکیش کە بتوانێت ببتە پاراستنی ئەو کۆمەلگای هێزی پاراستنی جوهری یعنی تەک ئینسانەکان چۆن لە ئەخلاقدا شەریکن چۆن لە سیاستدا شەریک بن لە پاراستنیدا شەریکن یعنی ئەیستا ینی وەکو بژی پاراستنی ڕەوا و پاراستنی جوواکی و ئەوانەدا لەسەر ئەو بنەمای ئەم کار دەکەین لەسەر بنەمای تەنزیم دەکەن و بتوانین تەکی ئینسانەکان بەشداری ئەو پاراستن یعنی لەبەر ئەوەیەک و ئەو جوواکە ئەو ئیجتماع بتوانێت پاراستنی خۆی بکات زمانێک و جوواکێک مجتەمەعی توانی پاراستنی خۆی بکات احتیاجی نامێنێ قووەتێکی تر بێ پاراستنیەوە بکە لە تاریخدا ئەگەر تەماشا بکەن لە هەر شوێنێکە ئیجتیماع کۆمەلگا نەیتوانی خۆ بپارێزێت هێزێکی هاتووە سەردەستی لەسەرکردن لەسەر ناوی پاراستن ئالان تەماشا بکەین لە هەموو دنیادا ئەو هێزانەی ئەو زلهێزانە کە هێرش دەکەنە سەر دەوڵەتێکی سنوورەکان دەدەبەزێنن هەموو لەسەر ناویشیە لەسەر ناوی پاراستنە ئەوشتاندا یعنی هەر کەس بۆ خۆی وەکو مەشهور دەبێت سیستەمی خۆی پاراستن خوێندەی تایبەتی هەیە یان لەسەر چه ئەساسی خۆی مەشهور دەکات لەسەر ناوی پاراستنە مەشروعەتێکی ئەوەیە باشە بەڕێز هەڵگوت لە ڕۆژاوی کوردستان بە تایبەتی یانە لەبارەی ئەمە بابەتەکە بابەتی پاراستنی ڕەوایە بەڵام لەباری سەربازیەوە کە بینی ڕۆژاوی کوردستان هەرێمێکی دابڕاوە لە نێوان سێ هەرێمدا و هاوکاتیش ئەو هێرشەی کە لەسەر ڕۆژاوی کوردستان هەبووە ڕەنگە لە مێژووی کووردا نەبوو بێ بە تایبەتی ئەوەی کە گەلە کۆمەیەکی تەواو هەرێمیە یانە لەلایەن دەوڵەتانە و لەلایەن گروپی چەتەوە بەڵام بە هەموو ئەمانەوە ڕۆژاوی کوردستان پارێزراوە پێت وایە بنەمای بنەمای خۆپاراستنی ڕاوە پاراستنی جەوهری یانە خۆت بپارێزی ئەم ئەزمونەی پاراستووە یانە بڵین هۆکاری پاراستنی ئەزمموی خۆبەرەوەری دموکراتیک چییە لە ڕۆژاوی کوردستاندا بێگومان ئەوە وەکو ئەگەلایانی پاراستنی ئەگەم تەماشا بکەن ئالان قوتی مەسڵان بژین یەپەگە و یەپەژە و هێزی ئەرکی خۆپاراستنیشی دەرکەوتون هێزی ئاسایشی هەیە بنەما و بنگەهی ئەوانە هەمووی پاراستنی جوواکیە یعنی ئەو ئینسانن کە بەشداری ئەوانە بوون ئالان شرایەتی ڕۆژاوای کوردستان شرایەتی ڕۆژاوای کوردستان وەکو ئێوەش ئاماژتان پێکرد ئەو هێرشانێک کە هەیە لەسەر ڕۆژاوای کوردستان بە تایبەتی هەندێک شرایەت دەگۆڕێ هەندێک مەجبوریە دروست دەکات هەندێک کۆنژکتۆری تایبەتی خۆی هەیە مەجبور دەبێت هەندێک هێز لە بواری عسکەریدا بتوانن مەسەن بە شێوازێکی و پێشکەوتوتر بە شێوازێکی تایبەت لەسەری ڕاوەستن احتیاجی دەبێت ئەوشتانە وەڵ لە بنەمایدا نەقوەتێکی ئالان یەپەگەژی نەقوەتێکی هێرشە ئاسایشی نەقوەتێکی هێرشە یەپەژە نەقوەتێکی هێرشە وەکو بێژین ئەرکی خۆپاراستنی خۆ هەمووی ناوی پاراستنیان لەسرە یعنی لەسەر فەرسەفەیەک و دروست بووە لەسەر فەرسەفەی کاری خۆی هەموو بۆ پاراستنە لەنا ئینسانەکانی کو بەشدار دەبن ئینسانی زۆر دڵخوازن یان وەکو بژین لە ئەرتەشەکانی دنیادا کە سەرباز دروست دەبێ مەجبور دەبێت شەڕ بکاشتانە لە ڕۆژاوای کوردستاندا ئەو شتانە بە بنەما نەهاتووە گرتن زۆرترین بەشداربوون لە ناو یەپەکەدا مەسەن داخوازیە یەپەژە داخوازیە ئاسایش بە داخوازیە کەس وەکو بە زۆرینی ئالان بژین ئەرکی خۆپاراستن هەندێکی شرایەتی بژین مەجبوریەتیشی تێدا هەبێت وەڵێ تەماشا بکەی لە بنەمای خۆدا ئەوجی داخوازیە مەجبوریەتێکی ینی وا دەکات کە خۆی بپارێزی موتم یانی ئەو هێرشانێکە لەم بەرامبەر مجتەماعیشکراوە شاید هەندێکی ڕەنگەبووی دەرخستە بێت هەندێک لایەن گەرەکیان بێت ئەو شتە زۆر ڕەنگەبوویەکی جودای پێ بدەن بیگۆڕن خەتی بگۆڕن وەڵ لێ چییە لە بنەمای خۆیدا هەمووی ئەوجی پاراستنەکە وەکو وەزیفەیەکی ئەوش داخوازیە باش پاراستنی ڕەوا بەرز هەڵگورد ئەم دەزانین کە یانە لە ڕۆژاوای کوردستان بێژگە لە هێزەکانی یەپەگە و یەپەژە ئێمە بە هەزاران وێنە دکومنتە بینین کە بۆ نمونە خەڵکی گوندەکان خەڵکی گەڕەکەکان خەڵکی ئاساییانە خەڵکی سڤیل خۆی چەکدار کردووە و خۆی دەپارێزێت لە شەڕدا پێت وایە لە ئاستی کولتوریدا یان ئەمە بێ کولتورێکی دەوێت کە خەڵک لەمە تێبگات خۆی پارێزێت بۆ نمونەگەل بەراورد بکرێت لەگەڵ باشووری کوردستاندا هەر ئەزمموی هەرە دواییم بۆ نمونە داگیرکردنی شنگاڵ و
دەوروبەر ئەوەی سەلمان کە پێشەوانەی ڕۆژاوای کوردستانە یانە لێرە خەڵک خۆی دەپارێزێت ئەم خۆپاراستنە لەباری کولتوریەوە چەندە لە نێو خەڵکدانە تێگەیشتن بۆ پاراستنی ڕەوا چەندە لە نێو خەڵکدایە ینی خەڵکی بەتایبەتی خەڵکی ڕۆژاوای کوردستان وەکو بێژین گشتی ڕۆژاوای کوردستان نمونەیەکە بۆ هەموو شوێنێکی یانی خەڵک تێگەیشتنیان لە پاراستن بۆ خۆیان دروست دەبێت یاژێ بە چاوی خۆیان دەبێن ئەو احتیاجیە ئەوشتانە پاراستنی جوواکی یانی وەکو بێژین بەشداربوونێکی زۆر دڵخوازیە لە ناو پاراستنی جوواکیدا شتێک وەکو معاشێک هەبێت وەکو داخوازیکە زۆرتری ئینسانەکان و بەشدار دەن بە سیلاحی خۆیان تێن شتێکی پاراستن بە ئیمکاناتی کە لە دەستی جوواکدا هەیە بتوانێت ئەو پارا کۆمەلگا چه ئیمکاناتێکی هەیە بۆ خۆپاراستن ینی تەواشا بکەن خۆپاراستن زۆر وەکو بێژی احتیاجی بە تەسلیحاتێکی زۆر نیزامی هەبێ و زۆر چەکی پێشکەوتو هەبێ ئەو شتانە نییە بەڵام ئیرادەیەکی هێزی دەوێت تێگەیشتنە لە پاراستن تێگەشتن لە پاراستن شەرتێکی ئەساسیە وەکو فەلسفەیەک و هێزی پاراستنی جوواکی ئەساسمان گرتووە لەسەر بنەمای فکری ڕێبەراپۆ تێگەشتن لە پاراستن تێگەشتن لە پاراستن لە مقابلی هەموو شتێکیدا ئەو ئیمکاناتێک کە هەیە لە دەستی پاراستنی جوواکی زۆر کەمە یعنی ئیمکاناتێکی زۆر وابژی پێشکەوتو نییە بەڵام ئەو هێزە چونکو لە ناو کۆمەلگادایە لە تەواوی ئەسنافەکاندا لە تەواوی شارع و لە تەواوی شقامەکان تەواشا بکەیت لە هەر دوکانێک لە هەر شوێنێکە ئینسان تێدا ژیان بکە ئەو هێزەمان لەوێدا هەیە ئەو ئینسانە تەک تەک ئەحساسی ئەوە دەکەن کە احتیاجێکی پاراستن هەیە وەکو وڵاتێک منژی بەشدار دەبم لە پاراستنی ئەو وڵاتەدا ئەوە چی دەبێت تێگەیشتنێکە ینی لە فکری ڕێبەراپۆدا تەواشا بکەین مەسەن دەوڵەت نە سیستەمێکی پاراستنیە ئەرتەشەکان چەندێک پێشکەوتوو بوون نە پاراستنێکی وای نییە لا تەواشا بکەن لە ئەوروپادا لە سیستەمی ناتۆدا ئەوەندە بژین قووەتێکی ئاسکەری پێشکەوت و بە تەکنۆلۆژی و هەموو ئەبزاراتی شەڕ و ئیمکاناتی ئەواندا ڕاحەت مەسەن لە فەرانسا لە ئەوروپا لە مقابلی تهدیدێکی چەند چەتەیەکی بچن لێودا خۆ بتەقین پاراستنێکیان نییە ئەو کۆمەلگا چەندێ ینی تەقینێک چەندێ دەتوانێت کۆمەلگای ئەوروپا ببەزێنێت چەند ئینسانەکان دەترسن لەو شتەدا لێرەدا لە شۆڕشی ڕۆژاوای کوردستاندا بە دروستبوونی هێزی پاراستنی جوواکی ئینسانەکان لەو شتە ناترسن ئینسانەکان پێشگیری دەکەن لەو شتانە باشە بەڕێز هەڵگوت بێجگە لە نەترسینیانە بەڕاستی لێرەدا شتێک زۆر باڵکێشیانە ئەویش ئەبێت حەز و خۆشەویستیەک بۆ خاک و ئاو ئەوەندە بەهێز بێت کە لە دژوارترین یانە هەلومەرجدا لە شەڕدا ئەو خەڵکە خۆی بە خاکی خۆیەوە یانە گرێبدا بۆەوەی کە بیپارێزێ بۆ نمونە ئێستا دیاردەی کۆچبەری هەیە لە پارچەکانی دیکەی کوردستاندا لە باشووری کوردستاندا کۆچبەرێکی بەلێشاو یانە بێ حەزکردنی ڕاستەکە ئینسان مافی خۆیەتی کە شوێنێک بەجێ بێڵە بچێتە شوێنێکی دیکە بەڵام بە هەر حاڵە بێ حەز و خۆشەویستیەک هەبێت کە ئەو خەڵکە گرێبدا بە خاکەکەەوە بکە بیشی پارێزێ یانە بە خاکی خۆی بزانێت بۆی کە بیپارێزێ ئەلەو ڕوانگەوە ئێوە ئەو حەز و خۆشەویستی کە بۆ خاک و ئاو هەیە لە ڕۆژاوای کوردستاندا چۆن دەبینن بەتایبەتی کە ئەبینن کە دیاردەی کۆچبەریش لە پارچەی دیکەی کوردستان هەیە کە زۆر بە ئاسان کوردستان بەجێ دێڵم کە شەڕشی تێدانیانە بڵێن لەو هەرێمانەدا بڵێ ینی ئاماژەشمان پێکرد وەکو بژین ڕۆژاوا نمونەیەکە لە ڕۆژاوایدا دیاردەی کۆچبەری هەیە زۆر ئینسانەکان لە وڵاتی خۆیان وەکو بێژین ناسینێک نییە گوتم پاراستن بۆ خۆی تێگەیشتنە ئەگەر تە تێگەیشتن دروست نەبێت حەزکردنیش دروست نابێت یانی زۆر لە بواری تعسبی دوگماتی یا پێش بکەوێت ئەو مەرحەلەیە ینی مەرحەلەیەکی تێپەڕ دەبێت ئەو مەرحەلە کاتێک تێپەڕ بۆ ئیدی سەربوونێکی دروست دەبێت ئالان مەسەن یەک لە فەلسەفە ئەساسیەکانی مەسەن پاراستنی جوواکی دەرسە ئەساسەکانی وڵات پارێزیە وڵاتی خۆ بپارێزی حتا لە پەروەردەکاندا لە کۆکردنی زوبالەیەکی داکەوت بێت خاوینکردنەوەی شوێنێک حەزکردنی ئینسانەکان حەزکردنی خاکی خۆت
حەزکردنی کۆمەڵگا پێشخستنی ئەخلاقێکی کۆمەڵگایی ئەوانە بە بنەما دەگەین لە شتاندا ئەمووی لەبەرچی لەبەر تێگەیشتنە لە بواری پێشخستنی فکر و ڕامانی لە وڵاتی خۆ حەز بکەیت ئەوانە شەرتێکی ئەساسین مەسەن لەسەر ئەوە کار دەکەن ئەو شتانە لە مقابلی ئەو دیاردانە وەکو کۆچبەری وەکو لە وڵاتی خۆت دەرکەوتن لە ئینسانی خۆ حەز نەکردن ئازادی خۆت لە شوێنی تردا دیدن لەوانە ئەم لەناو شەڕێکیدا لایەن فکری و لەلایەن ئیدۆلۆژیکە لە مقابلی ئەوشتان شەڕ دەکەن زۆرتر وەکو هێزی پاراستنی جوواکی ئینسانەکانی و بەشدار دەبن زۆر ئینسانی دڵخوازن لەبەر ئەوە مەسەن تەواشا بکەیت مەسەن سیستمی پاراستنی لە هەموو شوێنێکدا بەحسی ئیمکاناتێک دەکرێت بەحسی تەسلیحاتێکی نظامی دەکرێت بەحسی شتێکی دەکرێت لێرەدا لە مقابلی ئەو دەشتاندا ئەمەش چۆن شەڕ دەکەن هێزی پاراستنی جوواکی بێمەعاش هێزی پاراستنی جوواکی بە ئیمکاناتی خۆتەوە هێزی پاراستنی جوواکی ئینسانێک و شەو حتا بەیانی حتا ئێوارە کار دەکەن زۆرتریشیان ئینسانی فەقیرن لەناو حەمالی دەکەن کار دەکەن کاریگەری ناو بتۆنن ناو کاری بیناسازی و شتی کار دەکەن ئێوارێ دەردەکەم بە کاری پاراستنی خۆ لە هەر شوێنێکی بن بە ڕۆژ لەناو کاری خۆشدانە وەکو کاری پاراستنی خۆ لە هەر زمانێکیدا بەشدار دەبن حتا کاتێک و لازمی هەبێ پێویستی هەبێت لەناو حملەکاندا یعنی هێزی پاراستنی جوواکی مەسەن لە حملەی ڕزگارکردنی تلئەبیاد لە حەمزەی ڕزگارکردنی مەسەن هۆلێ و لە حەمزەی ڕزگارکردنی تلحەمیس ئەواندا بەشدار دەبن یعنی زۆر لە هەمووی کانتۆنەکانی داوایە یعنی بەشدارکردنێکی بەشداربوونێکی زۆر تایبەت هەیە تێگەیشتن ئینسانەکانی مەسەن پاراستنی جەوهەری پڕانی ئینسانی وڵات پارێزن ئینسانێک تەمەنی گیان زۆرتر لەسەرەوەیە ئینسانێکون حەز دەکەن ئەو کارە توانیوێتی لەناو کۆمەڵگادا هندێکی تا ئاستێکی دەتوانین بێژین هندێکی زیهنیەتی ملەتی بگۆڕێ ملت بۆ شتە کەیفخۆشە ملت بپارێزی دوایەوەش تەنیا ئەو مەسەلە نیە تەنیا ئەو مەسەلەیەکی لایەنێکی وا بێژین کاری لەسەر دەکەی دوایەوەش گەرەکمانە چی بکەن بە پاراستنی جوواکی گەرەکمانە کۆمەڵگایەکی دروست بکەن دەسەڵات لەسەری دروست نەبێت دەسەڵات لەسەری دروست نەبێت لە هەر شوێنێک کە ئینسان توانی خۆی بپارێزێت دەسەڵات لەسەری دروست نابێت تەواشا بکەین لە ناو شۆڕشی ڕۆژاوای کوردستاندا ڕغمی هەموو شەڕ و هێرش لە دەرەوە و هێرش لە ناو ئەوانە لە ناو ئەوەشدا سیستەمێکی دروست دەبێت سیستەمێکی دروست دەبێت سیستەمێکی دروست دەبێت لەوێدا لایەنێکی شەڕێکی زۆر قورسی زیهنیەتیژی هەیە یعنی لە تاریخدا ئەو شتانە لە زۆرتری شۆڕشەکاندا ئەو شتانە زۆر بە بنەما نەگیراوە لە کاتی شەڕدا تەنیا شەڕ و سیستەم دروست نەدەبوو لە ناو شۆڕشی ڕۆژاوادا لە ناو شەڕێکی زۆر قورسدا لە ناو هەموو ئابلۆقەیەکی سیاسی و ئابووری و ئەوانەدا سیستەمژی دروست دەبێت لەناو ئەودا ئینسانەکان فێر دەبن چۆن خۆیان بەڕێوە بن چۆن خۆیان بژیوی خۆیان تامین بکەن ئەوانەدا وەکو بنەمایەکی ئەو شۆڕشە باشە لایەنی پاراستنی ڕەوا یانە لەو بارەوە بە تایبەتی گرنگە دەزانین کە لە ڕۆژاوای کوردستان سیستمی خۆبڕێوەبەری دیموکراتیک لە شکڵی کانتۆندا لە سێ هەرێمدا هەیە جەزیرە ئەفرین و کۆبانی بەڵام پێشە دامەرزانی ئەم کانتۆنانە پاراستنی ڕەوا هەبوو ئەنە لە ڕاستیشدا پاراستنی ڕەوا لە پاڵ ئیکۆلۆژی جەندەر و دیموکراسیدا کۆڵەکەیەکی گرنگە بۆ خۆبڕێوەبەری دیموکراتیک ئێوە ئەم کۆڵەکەیە ئەنە پاراستنی ڕەوا لە پاراستنی خودی ئەم کانتۆنەکاندا لە پاراستنی خودی ئەزمونونەکاندا چۆن دەبینن یانە ئەوەی کە ئێستا دەبیندرێت ئایا دەتوانین بڵین کە ئەگەر پاراستنی ڕەوا نەبوایەت کانتۆنەکانیش نەدەبوون بێگومان زۆر هێرش دەکرێت یعنی بێ پاراستن وتم یعنی شەرتی زیندی بوون یعنی پاراستن بێ پاراستن زیندی بوونی نابن یعنی ئەو کانتۆنانە چۆن دروست بوون چۆن لە هەلومەرجێکی وا سیاسیدا ئەو کانتۆنانە دروست بوون دنیا بە دنیا قبول بوون ئەلبەت کاری پاراستنەکەشی لەلایەن دنیا قبول یعنی پاراستنە لە خەتی خۆی فکری غەڵەتی نەکرد یعنی وەکو بێژین کارێکی تەنیا پاراستن بوو لە دنیادا دەنگی داوە یعنی مقاومەت و بەرخۆدانێکەوە هێزانە کردیان ینی هێزەکانێک و هجومیان دەکردە سەر ئەو شۆڕەشە ئەو سیستمی کانتۆنانە کە دروست بوون هێزێک بوون کە دژی مرۆڤایی بوون یعنی ئەساسدا هێزی
پاراستنی ڕەوای ئەو کانتونانە ئەو شۆڕشێکە لە ڕۆژاوادا کرا بەگشتی ئەم بێژن هێزێک بوو لە مقابلی هێزەکانێک و دژی مرۆڤایی بوو شەڕیان دەکرد یان لەوێدا شەڕێکی تایبەت بوو یانی ئەوشتا لەدا توانی یانی وەکو بژی مەشروعەتێکی تایبەت ببینێ بێ بەتابێک مەشتێکی ئاماژە بکەم لە تاریخی کوردستاندا تەواشا بکەی هەموو شۆڕشەکانی ئێمە هەموو قووەتێکی سیاسی حزب هەموو چیان دەکرد هەر کارێکی لە دەستیان دەهات تەنیا لەبەرەوە بتوانن پاڵپشتیەکی هێزێکی دەرەکی زل هێزێکی بۆ خۆیان ببینن وەکو ئەمریکا وەکو رووسیا وەکو قووەتەکانی تر لە شۆڕشی ڕۆژاوادا ئەو ڕۆتە گۆڕا ئیسە زلهێزەکانی دنیا گەرەکیان بە پاڵپشتی کوردان بتوان شتێک بکەن ئەو لە تاریخی کوردستاندا گاوێکی یەکەمە یعنی مەرحەلەیەکی نو دروست دەبێت لەوێدا ئەلبەت ئەوانە کاری چینە کاری زۆرتر شاید ئەما ئیسە لەلایەن سیستەمەوە لەلایەن عینەکان بژین سیستەمی ڕێوەبەری و ئیدارەی ئەواندا شاید زۆر کەم و کۆڕی زۆر گرنگیژی هەبن بگۆڕن بەڵام لەلایانی لەشکری و لەلایانی سیستەمی پاراستنیدا ئەو کەماسیانە ئەو کەم و کۆڕیانە و کەماسیانە هاتە جبرانکردن جبرانە بوو ناوەشتانە توانیت هەنگاوێکی بەرەو پێش هەنگاوێکی زۆر گرنگ بنێت یعنی دەتوانم بژم یان لە ڕۆژاوای کوردستاندا سیستەمی کانتۆن شۆڕشی ڕۆژاوای کوردستان لەسەر ئەساسی کار و خەباتی لایەنە پاراستنیەکان هێزی پاراستنیدا توانی مەشروعەتێکی بۆ خۆی ببینی یعنی فەلسەفەیەک و ئەو هێزان دروست بوون فەلسەفەیەک و مقاومەتیان کرد فەلسەفەیەک و لەسەری کار دەکەن تێکەڵیان لەگەڵ خەڵکەکانی تر مەسەن چۆن بژین یەپەگە کەتە ناو دەکەوێت ناو گوندێکی ناو شارێکی لەگەڵ مکەوناتی ئەو گەلانەی کە لە ناو ڕۆژاوای کوردستاندا ژیان دەکەن ڕابتە چون بوو تێکەڵی چون بوو ئەوشتانە توانی مەشروعەتێکی بۆ شۆڕشی ڕۆژاوای کوردستان ببینێ ئەوجی چییە فەلسەفەی پاراستن گۆڕاوەیە تر یعنی وەکو ئالان بژین ئەو چەتانەش کە هێزێکی لەشکریان هەیە ئەسکریان مەسەڵ سیستەمی تەواشای فکری ئەوان بکەیت بڕینە کوشتنە لێدانە لە حە شوێنێکیدا کە یەپەگە هەبێت بڕێت بەشداربوون هەیە داخوازی هەیە سیستەم لە حە شوێنێکی پاراستن پێش دەکەوێت لەوێژدا سیستەمێکی وەکو ئیدارەی دروست دەبێت ئیدارەی ڕێوەبەری دروست دەبێت ئەو شتانە توانێت ئەوبەت یان لێدا ئەو شتە زۆر مهمە بژین کاری پاراستن توانی مەشروعەتێکی بە باشە لە کۆبانی دەزانین کە بەرخۆدانی کۆبانی لە ڕاستیدا لووتکەی هەرە بەرزی پاراستنی ڕەوا بوو کۆبانەی خۆی پاراست بەڵام دەزانین دواتر هاوکات هەندێک هێزی هاتن ناوە وەکو هێزەکانی ئەمریکا و ئەمانە بە بۆمبارانی ئەوە دواتریش هاتنی کۆمەڵێک پێشمەرگە لەم ناوەدا هەندێک نەقاش هەیە کە بڵێن ئێوە بۆ هەموو بڵێن بۆی کە ڕوون بێتەوە بۆ هەموو لایەک کۆبانی چۆن پارێزرا لە ڕاستیدا هێزی بڵێن پاراستنی ڕەوا ئەوەی کەمە پێ ئەڵێن پاراست کۆبانی خۆی پاراست بەڵام ئەو ڕۆڵی ئەو هێزانی دیکە چ بوو کوبانی تاشا بکەن ڕۆژێکی بۆ تاریخی کوردستان دروست کرد ڕۆژی مقاومەت بەخودان ئەو شەیدانەیە کە لە کوبانی پێشکەشکران بۆ پاراستنی وڵاتە ئەوشتانە بۆ پاراستنی خاکی کوبانی بوو لەوێدا بوو شەرەفی کورد دەتوانین بێژین تاریخی کوردستان یانی شۆڕشی ڕۆژاوای کوردستانی بەتایبەت لە شخصی کوبانیدا گرێدراوە یعنی کوبانی پاراستنی کوبانێکە تاشا بکەن دوای چەند مانگ هێزە هاوپەیمانەکان تیاریان لێیاندا لەوێدا بەر لەوە هەمویان چاوەڕوانیان چی و کوبانی بکەوێت کوبانی نەکەوت هێزێکی پاراستنی هەبوو لەبەرەوەی من بەرەوەی وتم ینی هێزەکانی زل هێزەکانی تر گەرەکیان وەکو چی بە ناوی هێزی پاراستنی شۆڕشی ڕۆژاوە خۆیان گەورە دەکەن وەکو بژی دۆستاتی لەگەڵ ئەوان پێشکەوتنە بۆ ئەوان بێگومان یانی کوبانی خۆی پاراست فەلسەفەیەکی پاراستنی خۆی هەبوو ئەو شارە یانی بێژی وێران بوو زۆر ئینسان کۆچبەریشکان بەڵام هێزی پاراستن نیشانیدا بە دنیا کە نابەزێت یانی مقاومەت دەکات یارمەتیەکان زۆرتر سەمبولیکان لەسەر کە بڵێن جەوهەری بن یارمەتیەکان یانی دوای ئەوە کە دییان تۆ مقاومەتێکی زۆر گەورە دەکەی تە ناشکی لەبەرەوە هاتمەینان کرد یارمەتیاندات ئەو شتە لازمە باش ئینسان تێبگات یانی لە بەندی ئەوە بوون و بژی کوبانی بکەوێت یان بشکێ هێزی پاراستن بشکێت دوایەوە بشکێت ئەلبەت ڕوتی
شۆڕشی ڕۆژاوا بگۆڕێ ڕۆژی ڕوتی سیستەمی خۆڕێوەبەری ئیدارەی زیاتی کانتۆنەکان بگۆڕایە لە کوبانیدا بەڵام هێزی پاراستن نشکا ئیدی ئەگەر ئەو زل هێزانە کە گەرەکیان مداخلەیەکی لە ناو ڕۆژڵاتی ناویندا بکە بەتایبەتی لە سووریەدا بکەن ئەگەتە لەگەڵ ئەو هێزە نەبێتەوەی مەشروعەتێکی مداخلەجی نامێنێ یانی چونکە چیە وتم ینی لە قسەکانی خۆشمە ئاماژەمان پێگرت هێزی پاراستنی ڕۆژاوە هێزێکە لە مقابلی دژە ئینسانەکاندا شەڕ دەکەن لەبەرەوە مەشروعەت دەبێت تۆ لەگەڵەوە هێزە بووین مەشروعەتت هەیە تە لەگەڵ ئەو دژمنی ئەو هێزە بووی تۆ مەشروعەتت نامێنێ لەبەرەوە وتم ڕەوتی گۆڕا ئیدی ڕەوتی تاریخی کوردستان و تێکەڵی لەگەڵ کووردا و سەحفەیەکی تازەیە بۆ کوردستان وەکو بژین کوبانی ئەو شتە ئیسبات کرد کە ئەویش بۆ خەتێکی تازەژی بۆ پاراستن ینی پاراستن ئیدی لەمە دوای کوبانی لە ڕۆژاوای کوردستاندا بەتایبەت بۆ هەموو کوردستانی چۆن پاراستن بکەین چۆن پاراستن ببێ ئەو سوالە پێشات ئایا ئەگەر کۆمەلگایەک بە گشتی تەنزیم نەبێ بەگشتن لە ئەنی پاراستنی ڕێخستن نەبێت و پێش نەکەوێت دەتوانێت خۆی بپارێزێت دەتوانێت خۆی ئیدارە بکات ئەوژی ڕوتێکی تازای بۆ تاریخی کوردستان بۆ شێوازی پاراستنی دیارکرد ئەوش نمونەیەک بوو دوایەوە مەسڵەن زۆر لەسەر کاری پاراستنی شارەکان مەسڵەن شار چۆن بێ پاراستن لە مقابلی هێرشێکی دەرەوە هێرشێکی ناوە و چۆن ئەو شارانە بپارێزی ئەوانە هەموو بوونە دەرس یعنی بەتایبەتی لەسەر ئەساسی ڕێخستنکردنی تەواوی کۆمەلگا وەکو پاراستن سیستەمی پاراستنی شارەکان چۆن دەبێت باش ئێستا بۆ نمونە لە شاری قامشلۆیەوە بەرپرسیاری بڵین پاراستنی جوواکی ئەم شاران ئێوە چ دەرسێکتان لە کۆبانەی وەرگرتۆ بۆەوەی کە وەکو ئەزمون لەم شارەدا پراکتیزێ بکەن زۆر شتە یان وەکو لایانی نیزامی احتیاجی نابێت ئینسان باسی بکات ئەمە تەدبیرێکی ئەوەی وەکو بێژی چۆن بتوانین ناو شاردا مەسەڵەن شەڕ بکەیت چۆن شار بپارێزی چۆن ئینسانەکان بپارێزی چۆن خەتەرەکان کەم بکەیتەوە لەسەرەوە تەنزیم و هینێکی لە ناو هێز پاراستنەکاندا لە ناو شاردا مەسڵەن ئەوانە هەموو پێشکەوت لەسەری کار دەکرێت کار و خەباتێکی هاوبەش هەیە هەندێک تەدبیر لەلایانی عسکەری ئەوانە تێنەگرتن بەتایبەت ئێمە لەسەر شتی کاری و خەباتی ئێمە وەکو پاراستنی جوواکی لەسەر ئەساسی ڕێخستنکردن زۆرکردنی ئەو ئینسانێکە ناو بەشدار بن خەباتی وەکو بژی فەرهەنگی سازی بۆ پاراستنی جوواکی و ئەو بەشداری بوون لە کارەکاندا دەتوانین لەسەر ئەوانە کار باش هاوکات دەزانین کە لە ڕۆژاوای کوردستاندا و پاراستنی ڕەوا بەگشتی هێزەکانی یەپەژە و یەپەگە و بەگشتی هێزی پاراستنی سڤیل هێزی جوواکی ئەساس لەسەر بڵین وەکو ئتنی کووردە بەڵام هاوکات لە ڕۆژاوای کوردستاندا ئەتنیکی دیکە هەیە مەسەبی دیکە هەیە و لەوەدا پاراستنی ڕەوا لەباری تێگەیشتنەوە ئەو تێگەیشتنەی کە ئێوە باستان کرد چۆن چووەتە ناو پێکهاتەی دیکەی جیاوازەوە بەتایبەت تێگەرەوە لە بەرچاو بگرین بۆ نمونە شاری قامشت و شارێکی موزاییکی ئەتنیک و مەسەبی جیاوازە بەڵێ یانی دەتوانێت بچین هەموو ڕۆژاوە و موزاییکێکی هەیە کاری بەشداربوونی مەسەڵەن نەتەوەکانی تر وەکو عەرەب بەتایبەتی زۆرتریش عەرەب وەکو کارێکی هاوبەش دەکرێت یانی پێکەوەن بەشداربوونی ئەوان لە ناو پاراستندا زۆر بەقووەتە وەکو بژین فەرق و جیاوازیکی بژین بۆ کورد و بۆ عەرەب نییە کارێک و هاوبەش حتا مەسەڵەن بەشداربوون هاوبەشی ئەوانە بەیەکەوە کار دەکەین خەبات دەکەین وەکو ئەوەژی سیستەمێکی تازە دەبینن بۆ خۆیان سیستەمێکی وەک بژی لەسەر ئەساسی ئەخلاقی فەلسەفەیەکی یان بەشداربوونێکی زۆر بەهێز هەیە هیچ فەرق و جیاوازێک بەتایبەت لە شاری قامشتیدا هاتوانە بڵێم نیوە نیوە ینی بژین هەژمارێک و پاراستنی جوواکی هەبێت نیوە نیوەیە لە ناو سەفەکانی یەپەکەیدا بەشداربوون زۆرە بەتایبەتی لە ئالان قووەت وەکو سووریای دموکراتیکی دروست بووە داتن هەموو مکەونەتەکانی تر ئەوە بەشدار دەبن هەموو لایەنەکان تر بەشدار دەبن ئەو شتانش ڕەنگ و بووی خۆی لە ناو پاراستنی جوواکی جاتداتەوە داتن سیستەمێک و وەکو ڕێخستنی تەنزیمی کۆمین و مەجلیس ئەوان لە هەر شوێنەکە بێ ئەو فەرهەنگ سازیە دەکرێت بەشداربوونی ئەوانجی بناو پاراستندا خەبات دەکرێت بەشداربوونێکی زۆر باشە لەیان بژینەتەوەکانی ترەوە لە ناو پاراستنی جوواکیدا هیچ فەرق و جیاوازێکی ناودا نییە باشە هاوکات
ڕەنگە دوا پرسیاریشمان بێت زۆر گرنگە بەرخۆدانی بەگشتی ڕۆژاوای کوردستان پاراستن لە ڕۆژاوای کوردستاندا پاراستنی کانتۆنەکان بۆ خۆی بەتایبەتی بۆ پارچەکانی دیکەی کوردستان یانە دەتوانێت چ دەرسێک بێت دەتوانن پارچەکانی دیکە چی لێوە بگرن یانە ئەوەی کە لێرەدا گرنگە لە ڕۆژاوای کوردستاندا هێزێکی پاراستنی ڕەوا هەیە کە دەستکەوتە سیاسیەکانیش کانتۆنەکان دەپارێزێ بەڵام بۆ نمونە لە باکووری کوردستاندا ئەگەر چی تێگەیشتنی سیاسی بۆ خۆبڕێوەری دیموکراتیک هەیە ئەگەر چی بۆ نمونە شارەوانیەکان بەگشتی باکووری کوردستان لەسەر ئەو مۆدلە بەڕێوە دەچێت بەڵام هێزی پاراستنی بڵێن گەل بەو شەوە نەیتوانیوە کە ئەو دەستکەوتانم پارێزیانە بڵێن دەست سەردەستی سەربازی دەوڵەتی تورکیا لە باکووری کوردستاندا هەیە بەڵام سەردەستی جڤاکی و سیاسی و تێگەیشتن لە ئاستی کۆمەلگادا لە باکووری کوردستان هەیە سەردەستێکی سەربازی نییە هاوکات بۆ باشوور بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بەگشتی پێت وایە ئەزمموی خۆپاراستن لە ڕۆژاوای کوردستاندا دەتوانێت چ کاریگەریەکی لەسەر پارچەکانی دیکە بێت ینی شتێک ئەلان زۆر مهمە وەکو ئاماژەم پێکرد یعنی شۆڕشی ڕۆژاوای کوردستان وەکو بێژی ئاوێنەی هەموو پارچەکانی دوری کوردستانە ئەلان شتێک کار و خەباتی کە لە ڕۆژاوای کوردستانە دەکەین ناتوانین بژین یا تەنیا ڕۆژاوای کوردستانە هەموو دنیا بۆ خۆتان دەزانن هەموو دنیا شەڕی خۆی قووەتی خۆی سیاسەتی خۆی لەسەر ڕۆژاوای کوردستان متمەرکز کردووە یان لەوێدا کار چارەنووسی هەموو پارچەکانی دوری کوردستانی دیار دەبێت شتێکی زۆر مهمە یانی حتا ئێستا تەجروبەیەکی وایش وەکو بژین بۆ پارچەکانی کوردستان ئەوەی دەتوانێت دروست بووە کە ئیتر ینی شۆڕش تەنیا بژین لایەنێکی حزبێک بیکات ئەو شۆڕژە نیە تەنیا گەل دەتوانین شۆڕش بکە بەشداربوونی گەل ینی هەر کەس بەشداربوون شەرتێکی ئەساسیە شۆڕژ نیا حزبێکیە نە هێن کەسێکیە گەل دەتوانێت شۆڕش بکات گەل دەتوانێت خۆی بپارێزێت گەل دەتوانێت خۆی بەڕێوە بات ئەوانە هەموو دەرسن دەرسی زۆر مهمە ئالان بژین ئەو کێشە و گرفتانە لە باشووری کوردستاندا هەیە ئەوانەژی دەرسن ئەوانە تۆ دەرس دەگی لە ڕۆژاوای کوردستاندا ئەو شتانە پیاده بکەیت قووەتەکانی تر مەسەڵەن بژین قووەتی پاراستن لە باشووری کوردستاندا چۆن بوو وەکو هێزی پێشمەرگە لێرەدا ئەو کەم و کوڕیانە کە لە هێزی پێشمەرگەدا هەبێت لێ لازمە چی دەبێت تکرار نەبێت ئەو کەم و کوڕیانە کە لە شاید لە داهاتوودا دیار بێت لە ڕۆژاوای کوردستاندا بۆ پارچەیەکی در لازمە چی دەبێت تکرار نەبێت یعنی ئەوانە چینە هەموو دەرسی تاریخینە کە تۆ بگری ئالان لە باکووری کوردستانیدا تەماشا بکەن هێزی پاراستن دروست بووە لە ناو شارەکاندا هێزی پاراستنی وەکو بژی جەوهەری دروست بووە دەوڵەتی تورکیا ناتوانێت بکەوێت ناو شارەکە کاتێک کە گەل هەستی سەر پێ چەندە هێرشیجی هەبێت دەوڵەت ناتوانێت شتێکی بکات ئەگەر چی هەم لە ڕۆژاوای کوردستاندا ئەو شتە ئیسبات بوو کاتێک کە ملت هەستا ڕژیمی سووریا کەس نەوێری بوو لەبەری یعنی حتا قسەیەکی بکات یا شتێکی بکات سیستەمی ئیطلاعاتی و ئستیخباراتی ئەو زۆر بەقووەت بوو ئێستا تەماشا کە کاتێک گەل هەستا سەر پێ ڕژیم نەما لە باکووری کوردستان یا شتە دەبین ڕقمی هەموو ئەو هێرشە دەڕندانەی دەوڵەتی تورکیا دەوڵەتی داگیرکەی تورکیا دەکات تەماشا دەکەی گەل دەتوانێت خۆی بپارێزێت لە شارەکاندا لە هەموو ئەو یا چییە فەلسەفەیەکی تازە نەتەنیا بۆ بژین چوار پارچەی کوردستان بۆ هەموو ڕۆژهەڵاتی ناوین ئەوانە هەموو چینە دەرسێکی تازەن بۆ ئینسانەکان کە سیستەمی داگیرکەری سیستەمی دەوڵەت نەتەوە و داگیرکەری ئەو ئیدۆلۆژیە فاشیستانێک کە گەرکیان بەڕێوە بن لەسەر گەل زمانیان تێپەڕ بووە تاریخ مەسرفیان گوزراوە لێ ئەو شتانەتی بۆنیان کردووە ناتوان وا گەل بەڕێوە ببن تەماشا بکەیت لەوێدا بەسەر پاراستن هەیە ئەوانش ئەلبەت مەسەڵەن باکووری کوردستان لە کێ ئیلهامی خۆی دەگەێت لە ڕۆژاوای کوردستان دەگەێت ڕۆژاوای کوردستان لە کێ ئیلهامی خۆی گرتووە لە تاریخی کوردستان گرتوویەتی هەلومەرجێک هەبوو ڕەخسا لە ڕۆژاوای کوردستاندا بە باشترین شێواز هاتە بەڕێوە بردن یعنی ڕقمی هەموو کەم و کوڕیگە هەبن هات بەڕێوەبن بە شێوازێکی زۆر سەرکەوتوانە پێشتا دەچێت یعنی ئەوە چی دیار دەبێت ئەگە توانیەتی لەو مەرحەلەدا مەشروعیەتێکی خۆی ببینێ هەموو دنیا لەسەری حەساب بکەن ئەلبەت فکرێکی لە پشتیە سیاسەتێک و بەڕێوە دەبا سیاسەتێکی دروستە هێزێکی پاراستنیجی هەیە ئەو هێستەجی لەسەر ئاساسی بنەمای فکریە بەڕێوە دەچێت ئەوانەی یەکگرتنێکی باش هەیە
چونکە ئەو خۆشتان ئاماژتان پێکرد بەڕاستی لەنا ئابلۆقەیەکیدا لە ناو زۆر زەحمەتی هەندا ئەو شتانە دەکرد ئەوە توانێتی پێشکەوتنێکی زۆر هیم بێت دەتوانێت بێت وەکو بێژین ئومێدێک هیوایەک بۆ هەموو گەلانی ڕۆژهەڵاتی ناوی. زۆر سپاس بۆ بەشداری تۆ بەڕێز هەڵگورد ڕۆژهەڵات بە پرسیاری پاراستنی جەوهەری لە شاری قابلمەجلو زۆر سپاس دەکەین. بەڵێ بینەرانی هێژە لە بن خەتێ چەند سەد میترێک دوور لە نووسەیبین لە نێوان سنووری باکوور و باشووری کوردستاندا لەگەڵتان بووین لە ئازادی و بۆ ئازادی بژین ماڵتەنەوە.